سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی پێنجشەممە ئێستاش سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی پەرستاران لە شارەکانی کوردستان و ئێران ڕێپێوانی ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە مەیدانی نەوتی ئازەر لە مێهران کۆبوونەوەی کەشاوەرزانی کرماشان لە بەردەم ئوستانداری لە سێدارەدانی سێبەندکراو لە زیندانەکانی میاندووا و یەزد و تەورێز کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی ئاغاجەرێ مانگرتنی شۆفێرانی مینیبوس لە بەندەر عەباس تاوانبارکردنی 89 شارومەند 5 ساڵ دوای ناڕزایەتیەکانی خەزەڵەویی 98 پلۆمکردنی 11 سنفی لە شاری گوڵبەهار سەپێنجرانی سزای زیندان بەسەر پەریوەش موسلمی لە زیندانی ئێڤین و هۆشداری ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ سەبارەت بە زیادبوونی ئەعدامەکان لە ئێران. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی پەرستاران لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی چوارشەممە سیویەکی گەلاوێژ پەرستاران لە شارەکانی مەریوان، کرماشان، تەورێز، ورمێ، هەمەدان، تاران، مەشهەد، شیراز، ڕەشت، قەزوین، دیهدەشت، نیشابور، جەهرۆم، ئیسفەهان، ئەهواز و چەند شارێکی دیکەی ئێران دژبەدۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. ماوەی 3 هەفتەیە کە پەرستارانی شاغڵ لە نەخۆشخانە دەوڵەتیەکانی ئێران دژبەدۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیانداوەتە مانگرتن و هێشتا هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە داخوازیەکانیان نەداوە. پەرستارانی ئێرانی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، کەمکردنەوەی ساعەتی کار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی کارانە و ئیزافەکاری، دامەزراندنی هێزی کاری نوێ، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. جێگای ئاماژەیە کە لە کۆبوونەوەی پەرستاران نەخۆشخانەی دانیشتوەری تاران پەرستارێک بە ناوی زەهرا تەمەدون دەست بەسەر کراوە و زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستان نییە. ڕێپێوانی ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە مەیدانی نەوتی ئازەر لە مێهران کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست وەلانانی جیاوازی تۆمارنەکردنی ناویان لە سامانەی فەرمی شیرکەتی پەیمانکاریەکانی وەزارەتی نەوت گۆڕانی دۆخی پیشەیی پێدانی هەموو مەزایای کرێکارانی ڕسمی بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەیەکان دابینکردنی ئیمکاناتی ڕفایی و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. کۆبوونەوەی کەشاوەرزانی کرماشان لە بەردەم ئوستانداری ڕۆژی چوارشەممە سیویەکی گەلاوێژ جوتیارانی کرماشان بە کۆبوونەوە لە بەردەم ئوستانداری خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوو. بەپێی راپۆرتەکان دەوڵەت پێش وەرزی دوورینی گەنم بڕیاری کڕینی تێزمینی گەنمی جوتیاریان و پێدانی پارەی کەشاوەرزان لە ماوەی 48 کاتژمێردا دابوو. بەڵام ئێستا 3 بۆ 2 مانگ بەسەر بێڵێنی دەوڵەت تێدەپەڕێت و هێشتا پارەی گەنمی جوتیاران پەرداخت نەکراوە. بەوتەی کەشاوەرزانی ناڕازی دەوڵەت بەڵێنی دابوو گەنمی جوتیاران بە نرخی 7,500 تمەن بۆ هەر کیلۆ بکڕێت، بەڵام ئێستا نرخەکەی بۆ 15,000 تمەن کەم کردووە و ماوەی 3 مانگە کەشاوەرزان چاوەڕێی پێدانی پارەی گەنمەکانیان. لە سێدارەدانی سێبەندکراو لە زیندانەکانی میاندووا و یەزد و تەورێز بەیانی چوارشەممە سیویەکی گەلاوێژ حکمی ئەعدامی سێ بەندکراو لە زیندانەکانی میاندووا و یەزد و تەورێز جێبەجێ کرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەندکراوێکی خەڵکی ناوچەی تەرگەوەری ورمێ بە ناوی محەممەد داغستانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی میاندووا و لە سێدارە دراوە. لەلایەکی دیکەوە بەندکراوێک لە زیندانی تەورێز بە ناوی عەلی ئازمون بە هەمان تۆمەت ئێعدام کراوە و لە زیندانی تەورێز بەندکراوێک بە تۆمەتی دەستدرێژی سێکسی و دزی لە خەڵک لە سێدارە دراوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە ناوچەی ئاغاجەرێ ڕۆژی چوارشەممە سیویەکی گەلاوێژ کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئەمەلیاتی ئاغاجارێ بۆ جارێکی دیکە لە ئاسبایەخ نەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئەسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی
گەڕانەوەی ئەو بڕەپاڕەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پرسۆنێلی نەوت، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسایەتی پرسۆنێلی نەوت لەسەر کارلابردنی بەرپرسی ناکارامە و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون. مانگرتنی شۆفێرانی مینیبوس لە بەندەرعەباس. ڕۆژی چوارشەممە سیویەکی گەلاوێژ شۆفێرانی مینیبوس لە بەندەرعەباس دژ بە بڕینی پشکی سوتەمەنی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە وتەی ناڕازیان بەرپرسانی ئوستانی هۆرمۆزگان بێ ئاگداری شۆفێرانی مینیبوس کارتە سوتەمەنەکانیان داخستووە و پشکی گازۆئیلی شۆفێرانیان بڕیوە. شۆفێرانی ناڕازی بە مانگرتن و کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری خوازیاری کاراکردنەوەی کارتەکانیان کەمکردنەوەی نرخی گازۆئیل و زیادکردنی پشکی سوتەمەنی بوون. تاوانبارکردنی 89 شارومەند 5 ساڵ دوای ناڕزایەتیەکانی خەزەڵەویەی 98. دادگای شارستانی لیکێکی سەر بە پارێزگای کۆکیلویە و بوێرەحمەد 5 ساڵ بە دوای ناڕزایەتیەکانی خەزەڵەویەی 98 پەروەندەی بۆ 89 شارومەند کە لە ناڕزایەتیەکاندا بەشداری کردبوو دروست کردووە. بەپێی راپۆرتەکان ئەو 89 شارومەندە لە سەردەمی ناڕزایەتیەکانی ساڵی 98 دەست بەسەر و پاش ماوەیەک بە دانانی وەسێقە ئازاد کرابوون. ئێستا دوای 5 ساڵ لەو ڕووداوە دادگای ئینقلابی شارەکانی بەهمەیی و لیکەک هەر 89 کەسەکەیان بە تێکدانی ئاسایشی گشتی، ڕووخاندنی ئەمواڵی گشتی و تەبلیغ دژی نظام تۆمەتبار کردووە و بڕیارە دادگایی بکرێت. گواستنەوەی ئارمیتا پاویل بۆ بەندی تاکە کەسی زیندانی تەورز. ڕۆژی سێشەممەسی گەلاوێژ بەرپرسانی زیندانی تەورز ئارمیتا پاویل بەندکراوی سیازی ئەو زیندانیان بۆ بەندی تاکە کەسی گواستەوە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ئارمیتا پاویل چالاکی خوێندکاری بەندکراو لە زیندانی تەورز لە ئاست بێبەشکردنی بەندکراوێک بە ناوی مەریەم بایرمایان لە دەرمان ناڕەزایەتی دەربڕی و لەلایەن بەرپرسانی زیندانی تەورز بۆ بەندی تاکە کەسی گواستراوەتەوە. پلۆمکردنی سیانزەیەکی سنفی لە شاری گوڵبەهار لە ڕۆژانی ڕابردوو سیانزەیەکی سنفی لە شارستانی گوڵبەهاردا بە بیانی و ڕەچاونەکردنی یاسای حیجابی ئیجباری پلۆم کراون. بەپێی زانیاریەکان وێڕای پلۆمکردنی ئەو سیانزەیەکی سنفیە هێزە ئەمنیەتیەکانی ئەخلاقی پۆلیسی خوڕاسانی ڕەزەوی هۆشداری جددیان بە چەندین کافە، ڕستوران و پوشاکفرۆشی داوە. بە وتەی چالاکانی مەدەنی مەشهەد، ئیدارەی ئەماکەنی مەشهەد و گوڵبەهار بۆ هەندێک لە دوکانەکان بیانی و کێشەی بێداشتی و سنفیان هاوردووە لە حاڵێکدا تەنیا هۆکاری هەبوونی کڕیاری بێحیجاب لە نێو دوکانەکاندا بووە. سەپێنرانی سزای زیندان بەسەر پەریوەش موسلمی لە زیندانی ئەڤین. پەریوەش موسلمی پێشتر لە مانگی خەرمانانی 1402 هاوکات لەگەڵ ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی لەلایەن هێزە ئەمنیەتەکان و دەست بەسەر و دوای مانگێک بە دانانی بارمەتە لە زیندانی قەرچەکی وەرامین ئازاد کرابوو. هۆشداری ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ سەبارەت بە زیادبوونی ئەعدامەکان لە ئێران. ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ ڕۆژی سێشەممە 30 پوشبەر بە ئاماژە بە لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕزایەتی سەرتاسەریەکانی ساڵی 1401 ڕایگەیاند کە تەنیا لە 16 پوشبەڕی ئەم ساڵ 29 زیندانی لە 2 زیندانی ئێران لە سێدارە دراون. لەم راپۆرتەدا بە ئاماژەدان بە راپۆرتی ئەم دوایینەی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران کە بنکەکەی لە نۆروێژە 26 کەس لەو بەندکراوانە لە زیندانی قەزاڵ حەسار و 3 کەسیان لە زیندانی ناوەندی کەرەج لە سێدارە دراون. بەپێی ئەم راپۆرتە 7 کەس لەو کەسانە تۆمەتبار بە کوشتنی بە ئەنقەس و 7 کەس لە پەیوەندی لەگەڵ تاوانەکانی مادەی هۆشبەر سزای لە سێدارەیان بەسەردا سەپێنراوە. لە لیستی ئەو کەسانی لە سێدارە دراون ناوی 2 هاوڵایەتی ئەفغانین بە تۆمەتی دەستدرێژی دەبینرێت. و کۆتا هەواڵ دەرکردنی هەزاران کارمەندی کۆمپانیای جنەڕال موتۆرز. کۆمپانیای جنەڕال موتۆرز زیاتر لە هەزاران کارمەندی لە بەشی نەرم ئەفزار و یەکیەکانی خزمەتگوزاری لە سەرتاسەری جیهاندا لە سەرکارەکانیان دوور دەخاتەوە. بەپێی راپۆرتەکان ئەو دەرکردنانە نزیکەی 600 هەلیکار لە ناوەندی تەکنۆلۆژیای جنەڕال موتۆرز لە شاری دیترۆیت دەگرێتەوە.
کۆمپانیای جەنەڕال مۆتۆرس ڕایگەیاندووە کە ئەم دەرکردنە بەهۆی کەمکردنەوەی تێچووی بەرهەمەکانیان نییە و نیوەی ئەو دەرکراوانە لە ئەمریکا ئەنجام درێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.